سەرۆک بارزانî derbarê rêkeftina Hewlêrê û Baxdayê û şîrketên ji bo jinûva hinardekirina petrolê da hêvî dike ku serkeftî be û bibe bîngeh ji bo yazheya petrolê û gazê û ev pirsgirêkan bêne çareserkirin. Serok Barzanî derbarê mûçe û bêrîna bûçeya xelkê Kurdistanê da dibêje li cem min û li cem her Kurdekî dilsoz û yê ku hinekî jî wîjdana wî hebe êşa birîna nanê xelkê Kurdistanê ji enfal û kîmyabaranê kêmtir nebûye. لەبارەی ڕۆژی ناوخۆی هەرێمی کوردستان و پێکەنانی کابینەی نوێی حکوومەت سەرۆک مەسعود بارزانî ڕاگەیاند لە دوای ڕاگەیاندنی ئەنجامی هەڵبژاردن داوایان لە هەموو لایەنەکان کردووە حکوومەتێکی بنکە فراوان دروست بکرێت بەڵام هەندێکیان نەهاتن و هەندێکیان وتیان دەبنە ئۆپۆزیسیۆن ئەوەی کە ماوەتەوە لە نێوان پارتی و یەکێتیە. سەرۆک مەسعود بارزانî ڕاگەیاند لەسەر بەرنامەی کاری حکوومەت ڕێکەوتنی زۆر باش کراوە و بەرنمەیەکی زۆر ڕێکوپێک دروست کراوە و پێویستە ئەنجامەکانی هەڵبژاردن لە بەرچاو بگیرێت و هەر لایەنە بە پێی ئیستحقاقی خۆی پۆست وەربگرێت.